بۆچی ترسی لایەنەکان لە پارتی دەنگی ڕاستەقینەی هەولێری لە پەرلەمانی عێراق ون کردووە. ئەی ئێوە وەک دەنگدەرانی هەولێر چۆن دەتوانن نوێنەرێکی ئازا و ڕاشکاوە بژێرن کە بەڕاستی نوێنەرایەتیتان بکات. نوێنەرێکی ڕاستەقینە پێویستە خاوەنی دوو مەرجی سەرەکی بێ، چاو نەترس و ڕاشکاوی لە هەموو بۆ چوون و کارەکانیدا. تەنها بەم شێوەیە دەتوانێت بەڕوونی و بێ سانسۆر داواکاری ڕاستەقینەکانی خەڵک بگەێنێ لە ڕابردوودا. یەکێک لە گەورەترین کێشەکانی نوێنەرانی درەوەی پارتی هەولێر لە پەرلەمانی عێراق بریتی بوو لە سڵکردنەوە و نەبوونی بوێری بەرامبەر دەسەڵاتی پارتی. بەدەگمەن لێدوانێکی توندیان لە دژی دەسەڵاتەکانی پارتی هەولێر و حکوومەتی هەرێم هەبووە. ئەم دۆخەوای کردووە سەرڕای بوونی چەندین نوێنەری ناڕازی ئۆپۆزسیۆن هەمیشە گوتاری دەسەڵات زاڵتر بێ لە بەغدا وا دەزانن بە پێچەوانەی سلێمانی خەڵکی هەولێر هەموو لە سیاسەتی پارتی ڕازین، کەواتە چۆن دەتوانیت ئەم مۆدێلە تێک بشکێنیت و گۆڕانکاری بکەیت. دکتۆر ڕەعد ڕەفعات کە بە نوێنەرایەتی ئەنجومەنی تەڵتین لە پارێزگای هەولێر چۆتە کێبڕکێی هەڵبژاردن، خاڵی جیاکەرەوەی ڕاشکاوی و چاو نەترسیەکی بێوێنەیە ئەو ئەمەی لە سکاڵا و تەحەداکەیان لە دادگای فیدراڵی سەلمان بۆیە دەنگدەرانی هەولێر ئەگەر دەیانەوێت نوێنەرێک بنێرن کە بەڕاستی نوێنەرایەتیان بکە و ئازا و چاو نەترس و ڕاشکاو بێ بەرامبەر پارتی، ئەوە دەنگدان بە دکتۆر ڕەعد ڕەفعات ژمارە 247 باشترین بژاردەیە. بە پشتیوانی ئەنجومەنی تەوتین دکتۆر ڕەعد ڕەفعات دەتوانێت خواستی ڕاستەقینەی خەڵکی پارێزگاکە بگەێنێتە پەرلەمان و حکوومەتی عێراق و بە دوواداچوونی بۆ جێبەجێکردنی بکە. ئێستا کاتی گۆڕانکاریە، کاتی گەیاندنی دەنگی ڕاستەقینەی هەولێریەکانە بۆ بەغدا، کاتی گەیاندنی کەسانی ئازا و بوێر و ڕاشکاوە بۆ پەرلەمانی عێراق کە هیچ حسابێک بۆ ئەو دەسەڵاتە زاڵمە نەکا و لە بەغدا تۆڵەی میلەتیان لێ بکاتەوە.